ئەها عیبادەتی خوا بەتەنها خوای گەورە بەس عیبادەتی لێمان ناوێت لنعبد الله لنعبد الله وحده چونکە قەومی عاد عیبادەتی خوایان نەکرد خوایان ئەناسی ئینکاری خوایان ناکرد نەیانەوت خوا نییە ئەیانزانی خوا هەیە بەڵام ئەیانوت هؤلاء شفعاؤنا عند الله ئەم پیاو چاکانە نزیکمانەکەنەوە لە خوا ئەمانش پاکن ئەمانش ئەمانگەێنن بەخوا لەسەرەوە خوای پەروەردگار پێغەمبەری بۆیان نارد لەسەر ئەوەش سزایانیدا لەسەری بەردەوام بوون بۆیە فەرمووی لنعبد الله وحده بۆیە کەسی وە هەیە سبحان الله کاتێک پێڵێی بەس خوای گەورە بپەرستە بەس هاوار کە خوای گەورە دڵی تو نەبێت وإذا ذكر الله وحده اشمأزت قلوب الذين لا يؤمنون بالآخرة وإذا ذكر الذين من دونه إذا هم يستبشرون كاتێک بڵێ بەتەنها خوا بپەرستە دڵی تەنگە بێت بەڵام کە بڵێ هاوار کە غەیری خوا داوا لە غەیری خواکە دڵخۆشە بێت ئەوە بەڵگەی لەسەر ئەو کەسە مشریکە ئەو کەسە فڕی بە ئیمانەوە نییە ئەوە عەقیدە و بیرروباوەڕی مشریک و بێباوەڕەکانە براکانم بۆیە دەبێت دڵخۆش بین کاتێ باسی تەوحید دەکەین نەڵێن وەڵاهی لە خوتبە و دوان دەبێ بێبڕینەوە نە ئەوە تا نوح پێغەمبەر سەلامی خوای لێبێ 950 ساڵ بەس دعوە و بانگەوازی قەومەکەیەکا بۆ کەلیمەی تەوحید و لا ئیلاهە ئیلا الله و بێزارش نابێ و کۆڵش نادا بە شەو و بە ڕۆژ لەگەڵ قەومەکەیە گفتوگۆ وەگا و مناقەشەیان لەگەڵ ئاکات